لاور شێخزەنجی داوای کردووە بەرهێنەران و سەرمایه‌دارانی باشووری کوردستان لە کۆبانێکاری بازرگانی بکەن. داواشی لە حکوومەتی هەرێم کرد پەلە بکات لە کردنەوەی دەواازەی سنووری سێمەڵکە لە نێوان باشوور و خۆراوای کوردستاندا. لە میانی سەردانیشیدا بۆ کانتۆنی کۆبانێ لە خۆراوای کوردستان لاور شێخزەنجی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بوو لە ڕێوڕسمی بە خاکسپاردنی تەرمی ئەبولەیلا کە یەکێک بوو لە فەرماندەکانی یاپەگە و لە ئۆپەراسیۆنەکانی منبەسدا شەهید کرا. لە بەشێکی تری سەردانەکەیدا لاور شێخزەنجی لەگەڵ ساڵح موسلیم هاوسەرۆکی پێدا کۆبەوە و گفتوگۆیان کرد لەبارەی جەنگی دژی داعش و پێشڕەویەکانی شەڕڤانان و ئایندەی سووریا. هەر لەو سەردانەیدا بۆ کۆبانێ لاور شێخزەنجی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەنوەر موسلیم سەرۆکی ئەنجومەنی جێبەجێکردنی کانتۆنی کۆبانێ کۆبەوە. چی لە دەستی ئێمە بێ بۆ ئاوادانکردنەوەی کوبانی هەوڵدەدەین لەگەڵ دەسەڵاتی دووەری بەسەرکەین هەوڵدەدەین ئەو تشتی کە لە دەست ئێمە دێ خۆمان بتوانین بیکەین لە بەسەرەی قوتابخانە، خەستەخانە، مەشارێکی تر و هەوڵدەین سەرمایەداری باشوور داوەت بکەین بۆ کوبانی و چۆن دەستمان بەرگریکردن لە کوبانی بە کاریکاریکردنی شەڕبانان لە خوشکبرایانمان لێرە هەوڵدەدەین لە ئاوادانکردنەوەی کوبانیش جێدەستی بەدیار بێت. شتۆکو باسم کرد کوبانی ڕەمزێکە نەکەنا بۆ داری ڕۆژاوە چۆن هەڵەبجە بۆتە ڕەمزی زوم لێکردنی کوردان کوبانیش بۆتە ڕەمزی قارەمانێتی و بەرخوردانی هەر چوار پارچەی کوردستان بەڵێن نابێت کە ئەم برایەتی و دۆستایەتی بپارێزین و پەرەی پێ بدەین و چ لە دەستی مەبێ بۆ هاریکاریەوە بۆ ئاوادانکردنەوەی زیاتر کوبانی بەڵێن نابێت کە هەوڵی جدی دێن بۆ لە میانی دیدارێکدا لاور شێخزەنجی وێڕای باسکردنی ڕەوشی خۆرئاوا و جەنگی دژی داعش سەر لە نوێ پشتیوانی بۆ کانتۆنەکانی خۆراوای کوردستان دووپات کردەوە و لەم بارەیەوە ڕایگەاند کۆبانێ بە ماڵی خۆمان دەزانین دوێنێ چەکمان بۆ نرد ئەمڕۆژ خۆمان سەردانی دەکەین و سەردان و پەیوەندی و هاوکاریەکانیشمان زیاتر دەبێت. لە بەشێکی تری ئەو دیدارەدا لاور شێخزەنجی ئاماژەی بۆ کردووە پێویستەوە بەرهێنەران و سەرمایه‌داران و بازرگانانی باشووری کوردستان لە خۆراوای کوردستان کاری سەرمایە گوزاری بکەن و بەشداری بکەن لە کار و پرۆژە و هەنگاوەکانی سەر لە نوێ بنیادنانەوەی کۆبانێ و دروستکردنەوەی ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ کانتۆنی کۆبانێ. بتوانین سەردانی شاری کوبانی بکەین و زۆر سوپاس بۆ حکوومەتی کوبانی کە پێشوازیی زۆر گەرمیان لێکردین. کوبانی دارە ئەو شارێک کە بوو بە ڕەمزی قارەمانەتی و ڕەمزی خۆراگری و ڕەمزی پاراستن لە شەرەفی کورد. بەڕاستی ئەو شارێکە توانەی چۆک بە درەندەترین دوژمنی میلەتەکەمان دابدا. زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ کە لەگەڵ برادرانی حکوومەت و ئیدارەی کوبانی توانیمان سەردانی شاری کۆبانی بکەین و بە چای خۆمان بینیمان ئەو ئازار و مەینەتەی کە میلەتی کوبانی لەم ساڵ و نیوەی ڕابردوو پێدا تێپەڕیون بەڕاستی و ئەوەی تر خەڵکی کوبانی لای من خۆشەویستتر بوون کە بینیم پەیتاوا دەگەڕێنەوە بۆ شارەکەیان لەژێر کەلاوەیە لەژێر سەقفێکی ڕووخاوە بۆی ئیسپاتی کەم بۆ دوژمنانی کورد کە چۆن ڕۆڵەکانی پێشووتریان کە زیاتر لە 1500 شەهیدیاندا بە خوێنی خۆیان بەرگریان لەم خاکە پیرۆزە کرد. ئەمانیش بەگەڕانەوەیان بۆ شاری کوبانی بەڵێن دووپات دەکەنەوە کە نێڵن خوێنیان بە فیرۆ بڕوە و بە پستی خاچی کوردستان بپارێزن. لای خۆشیەوە ئەنوەر موسلیم سەرۆکی ئەنجومەنی جێبەجێکاری کانتۆنی کۆبانێ ستایشی هەوڵ و پشتیوانەکانی لاور شێخزەنجی کرد بە تایبەتی لە بەرخودانی کۆبانێ و ڕووبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعشدا. شاندە کۆمانێک لەسەر ئاواکردنا کۆبانی ژینی پاش کرد کورد پێشەڕۆژێدا هەنێک پرۆژێ نوان داستا تەندروستیدا کو هەنە ژبوو کۆبانی ژبووی بەرخودانی کۆبانی پێشکەش دکەن. جارێکە نجی بناوی خەڵکی کۆبانی بناوی ڕێڤەبری و هەموو کەسایەتی ئەم شاندایە سلێمانیە یە باشووری کوردستانێ بە سەرۆکەتیا شێخ لاهور ئەم دەبێ خێر هاتن و هاتن باژارێ کانتۆنا کۆبانی.
لاهور شێخزەنجی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان داواشی لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە پەلە بکە لەکردنەوەی دەواازی سنووری سێمێڵکە کە تاکە دەواازەی نێوان باشوور و خۆراوای کوردستانە ئاویش بە مەبەستی گاندنی پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان وەک خۆراک و شیری منداڵ و دەرمان و پێداویستی پزیشکی وتیشی جێی شەرمە لە کاتی سەردانەکەمدا بۆ کۆبانێ حکوومەتی هەرێم دەواازە سنووریەکەی لەگەڵ خۆراوای کوردستاندا خستووە و سنووری دەستکردی لە نێوان باشوور و خۆراوای کوردستاندا دروست کردووە. لێرەشەوە داوایەک ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڕاستی من شەرم لە خۆم دەکەم ئەمڕۆ وەکو کوردێکی باشوور هاتوومەتە ئێرە و لە کاتێکا کە کوردی ڕۆژاوا و بە تایبەتی کوردی کۆبانی لەم ساڵ و نیوەی ڕابردوو تووشی چەندەها زوڵم و زەبری دوژمنانی کورد بوونەوە ئێستا ئێمە هاتووین لەبری ئەوەی دەستی هاوکاری بۆ کوردانی ڕۆژاوا درێژ بکەین هاتووین بە دەستی خۆمان سنوورێکمان دروست کردو لە بینی ڕۆژاوا و لە بینی باشووری کوردستان حەز دەکەم پەیامێک ئاراستەی حکوومەتی هەرێم بکەم کە حەقی وایە وجدانی خۆیان مرتاح بکەن واز لەم زوڵم و زۆرە بێنن چونکە پێم وایە تاریخ ڕەحم بە کەس ناکات بەڕاستی و ئەو دەرگای سمێڵکە واڵاکەن بۆی بتوانن پێداویستە سەرەتاییەکان وەکو دەرمان و خواردن و شیری مناڵان حتا لێرە ئەزمێکی زۆری دروست کردووە بۆی بتوانن و داوا لە حزبەکانی تری کوردستانی باشوور دەکەم کە بەڕاستی چیتر بێدەنگ نەبن لە ئاست ئەم زوڵم و زەبریەی کە دەکرێ بەرامبەر میلەتی ڕۆژاوا. لە بەشێکی تری سەردانەکەیدا بۆ کانتۆنی کۆبانێ لاوەڕ شێخزەنجی وێڕای سەردانی گۆڕستانی شەیدانی کۆبانێ و دانانی تاجە گوڵینە لە مەزاری شەیدان لەگەڵ نوێنەری چین و توێژەکانی ئەو شارەش کۆبەوە و دووپاتی کردەوە کە وەک هەمیشە پشتیوان و هاوکاریان دەبن و ئەو پەیوەندی و هەماهەنگێشی لە نێوانیاندا هەیە زیاتر و فراوانتری دەکەن. ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دووپاتشی کردەوە وەک چۆن لە بەرخۆدانی کۆبانێدا پشتیوان و هاوکاری شەڕوانان بوون لە ئاوەدانکردنەوەی ئەو شوێنانی کۆبانێشدا ڕۆڵیان دەبێت کە بوونەتە سیمبۆل و ڕەمزی بەرگری و بەرخودان بۆ کوردستان وەک ڕێزلێنان و وەفادارێکیش بۆ پشتیوانەکانی لە خۆراوای کوردستان خەڵاتی ڕێزلێنانی کۆبانێ بەخشرای لاوەڕ شێخزەنجی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم دەبێ خێر هاتن و هاتن بازارێ کانتۆنا کۆبانی